خەمەنێکی بە یەکیان بە 28 وەرەقەی ئای $2600 یەکیان بە $2200 لە هونەر و گۆرانیەوە بۆ کاری فرۆشیاری و بۆن چۆنم دوانەوە بێکەوە بەستەوە خۆمان ناڵێم لە 86ەوە هەر دوکای جوملەی عەترمان هەبوو وەکو عایلە لە قەیسەری نەقیم هی جوملە مرۆ شارەزاییم هەبووە تایە شازەی تێنە ئەم زای تەعاملی لەگەڵکەم گرانترین بۆن تا ئێستا فرۆشتوێتە بای چەمەوە جانتایەکە مەلەکیە دوو نەوعە خێمەنێکی بە یەکیان بە 28 وەرەقەی ئای $2600 یەکیان بە $2200 ئەمە گرانترین وەکە تا ئێستا فرۆشت بێتە وەکو بەڵێ ئەگینا بۆنی هەیە گران هەیە مەسەڵەن ڕۆجا هەیە بەس من نیمە $3500 بعضێ هین هەیە لیوڤیتۆن وەکو پورعود و ئەمانە ئەوانەژە چوونە 2700 شتیا بەس سابزام دابەزیون بۆنێکی هەیە لیوڤیتۆنەوە بێ داوایکی بە تایبەتی بە $15000 بۆنیش هەیە لە گێڕلاین گرانترین بۆنە لە گێڕلاین بە $1,200,000 لێرە نییە چی لێکە ئەمەگە لە خۆتی بێ نازانم بەزەوە شتێکی تاریخیە ماوەتەوە لەگەڵ یا ئەنتیکە هینە چەندانێکی لێ دروست کراوە بۆ پاشا شتەکان و هی 200 ساڵە لەمەوە پێشە خراوەتەوە ناو شوشە پارێزراوە ناوەکوی بەکارێنان نییە بڕوان ناکەم کەس بۆ جوانی ئەیکڕی و چۆن لە وحەیەکی فەنیەکڕی ئاوای هەر تۆڵی لە ساڵی هێشتاکان و خەریکیم ئیشین هیچ شوشەیەکی بۆنتان هەڵگرتووە لەو کاتەوە تاکو ئێستا بێتان باوەکو یادگاری لە ماڵەوە هەیە تەمەنی چەندە وەڵی هەشت ئالە و ساڵانەیە هەیە لەو کاتۆڵتان ئەنا هەر ماوەتەوە بۆ ئەوە هەڵ نەگیرا بڵێن هەڵیەکدین بەس سوتفەی کردوێتر هەال پارێزراوە بۆ خۆی ماوەتەوە ئاین لە ناو جل و ملوشتا دانراوە لە کەنتۆرێکا دەستکاری نەکراوە بەس دوایی سەیرمان کردوتمە وەڵی جوانە و با نەفەوت